ئامارەکانی نەخۆشخانەی هیوادەری دەخەن ساڵ بە ساڵ ڕێژەی توشبووان بە نەخۆشەکانی شێرپەنجە لە نێو منداڵاندا ڕوو لە زیادبوونا. بە جۆرێک بە تەنها لە ساڵی ڕابردوو 212 منداڵ توش بوون. لەو ژمارەیە نزیکەی 174 منداڵانی سنووری پارێزگای سلێمانی بوون کە ساڵانی پێشوو ئەو ڕێژەیە کەمتر لە 150 بووە. ساڵی پار نزیکەی 3300 نەخۆشی شێرپەنجە تۆمار کراوە لە نەخۆشخانەی هیوا. لەو ڕێژەیە 212 نەخۆشی شێرپەنجەی مناڵان بووە، یعنی ئەگەر ئێمە بە تێکراوەری بگرین نزیکەی لە 108 بۆ دەی کۆی شێرپەنجەی کە تۆمار کراوە لە نەخۆشخانەی هیوا شێرپەنجەی مناڵان بووە. جاران نەخۆشەکانمان لە وەسەط و جنوبی عێراق وەرەگرت، بەڵام ئێستا ئێمە بە ڕێژەیەکی زۆر کەمتر وەری ئەگرینە بەر ئیمکانیەتی نەخۆشخانەکەمان وەکو جێگە وەکو توانای مرۆیی کەم بۆ تۆ ناتوانین ئێمە ئەو هەموو زەختە زۆرە بکەین. ئەگەرچی زانستی پزیشکی وەکاری دیاری توشبوانی منداڵانی بە نەخۆشەکانی شێرپەنجە دەستنیشان نەکردووە، بەڵام منداڵانی تەمەن 1 ڕۆژە تا تەمەن 18 ساڵ تووشی جۆرەکانی شێرپەنجە دەبن. بە بڕای شارەزایان دەستنیشانکردنی پێشوەختە و توانای دابینکردنی دەرمانی پێویست ئەگەری 180 زیاترە بۆ چاکبوونەوەی منداڵانی توش بوو. بەڵام لە وڵاتە دواکەوتۆکان بۆی کەمی دەرمان و چارەسەری پێویست ڕێژەی چاکبوونەوەیان 130 و بۆ پێش زۆرینەیان گیان لەدەست دەدەن. سادەی توشبوانی هۆکاری توشبوون بە مناڵانە بۆ ماوەیە و زۆربەی زانانی جیهانی ئێسەر قاڵ کردووە، بۆیە ئێستا زۆربەی توێژینەوەکان کە لە سانەوەی فاکتەرەکان کە ئێمە نایزانین چێ ئایا لە سکی دایکە ئەم کۆرپەیە کاتێ بەرکەوتنیە بێت، ئایا ئەمە کاریگەری هەیە یان کاریگەرەکەی چۆنە؟ دایکەکە جگەرە کێش بێت، ئەگەر دایکەکەمەش بخوات و ئایا دایکەکە ژینگێکی پیسە بژێت، دایکێک خواردنێکی ناتەندروست و چالاکی جەستەیی نەبێت کەمە هۆکارمە کۆی هۆکارمە ترسیدارەکان. بەپێی سەرژمێرەکان ساڵانە لە جیهاندا 200,000 منداڵ دووچاری شێرپەنجە دەبن و لەو ژمارەیە نیوەیان گیان لەدەست دەدەن. لە ساڵی 2001 یەکێتی نێودەوڵەتی بۆ ڕێکخراوەکانی شێرپەنجە ڕۆژی 15 شوباتی وەک ڕۆژی گیانی شێرپەنجەی منداڵان دەستنیشان کردووە و ساڵانە هەڵمەتی وەشیاری بۆ پاراستنی منداڵان لەو نەخۆشیە بەڕێوە دەچێت. ڕزگار جەبار کێنێن سلێمانی.